سڵاو بینەرانی خۆشەویست، وەکو چالاکوان و ئەندامانی ڕێکخراوی داکۆ لە یادی خانەتەکەی 16 ئۆکتۆبەر دا هەڵساین بە ئامادەکردنی ئەم پۆستەرانە داواکارین لە هەموو چالاکوان و ڕۆژنامەنووسان و کوردانی بەریتانیا لەو ڕۆژەدا لەگەڵمانە ئامادە بوون. لە یادی خیانەتی 16 ئۆکتۆبەردا ڕێکخراوی داکۆ هەڵدەستێ بە ئامادەکردنی چالاکێک بۆ ئیدانەکردنی ئەو کردەوە قێزەونە کە خیانەتکاران بریتین لە یەکێتی پارتی کە 151 خاکی کوردستانیاندا بەدەست داگیرکەران میلیشیاکانی عێراق لەوانە 8 شابی. من وەک چالاکوان و ئەندام لە ڕێکخراوی داکۆ هەڵسان بە پێنکردنی ئەو پۆستەرانە بۆ ڕۆژی خۆپیشاندانەکە. هیوادارم زۆرترین کەس لەو ڕۆژەدا ئامادە بێت. علی محەممەد وەک چالاکەوان و ئەندام لە ڕێکخراوی داکۆ هەستاون بە ئامادەکردنی پۆستەر بۆ ڕۆژی پێشەممە کە دەگاتە 16 دەی 2025. هیوادارم هەمووتان ئامادە بن بۆ ئیدانەکردنی ئەو تاوانە گەورەیە. سلااوان ئەسکە ڕۆژیاسین ئەندام ڕێکخراوە داکۆدا ئەگرکاسڕۆم بە چاپکردنا کۆپیکردنا پوستەرێن چالاکێمە بۆ ڕۆژا پێشەمبێ و کەبێتە 16 هەیوا 2025 و دێ چالاکێکەین بەردەم مسلخانە عێراقی سلاوەرز بۆ هەمێ. سڵاتان لێبێت ئێمە و ئەندامانی ڕێکخراوی داکۆ لە ئەنجومەنی بێرمیکام ئەمڕۆ هەستین بە ئامادەکردنی پۆستەرەکان بۆ ساڵیادی خیانەتە گەورەکەی 16 ئۆکتۆبەر. هیوادارم لەو ڕۆژەدا زۆرترین ئەندام بەشداریکەن. ئامادەبوونتان شانازیە بۆ کورد و کوردستان. سڵاوتان لێبێ بەڕێزان، من بەختیار محەممەد چالاکەوان و ئەندام لە ڕێکخراوی داکۆ لە ئەنجومەنی مانچستەر ئەمڕۆ هەستان بە چاپکردنی پۆستەرەکان بۆ دەستپێکردنی ئامادەکاریەکان بۆ ساڵیادی خیانەتی 16 ئۆکتۆبەر لە شاری مانچستەر. هیوادارم لەو ڕۆژەدا زۆرترین چالاکەوان و ئەندام ئامادە بێت لەو ڕۆژەدا. سڵاو، من وەک ئەندامێکی ڕێکخراوی داکۆ لە ئەنجومەنی مانچستەر هەستان بە پرێنکردنی پۆستەرەکان بۆ چالاکی خۆپیشاندانی ڕۆژی 15 ئۆکتۆبەر کە ئەم چالاکیەش ڕێکخراوە بە بۆنەی ساڵیادی خیانەتی 16 ئۆکتۆبەر بە هیوام زۆرترین چالاکوان و ئەندامی ڕێکخراوی داکۆ لەو ڕۆژەدا ئامادەبوونیان هەبێت. سڵاوتان لێبێ ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆ لە ئەنجومەنی مانچستەر ئەمڕۆ هەستین بە چاپکردنی پۆستەرەکان و دەستپێکردنی ئامادەکاریەکان کە بۆ خیانەتی 16 ئۆکتۆبەر لە شاری مانچستەر ڕێکخراوە. هیوادارم لەو ڕۆژەدا زۆرترین چالاکوان ئامادە بێت. سڵاو، من وەک ئەندامێکی ڕێکخراوی داکۆ لە ئەنجومەنی شاری مانچستەر ئەمڕۆ هەستان بە ئامادەکردنی چاپکردنی پۆستەرەکان بۆ ساڵیادی خیانەتی 16 ئۆکتۆبەر لە شاری مانچستەر ڕێکخراوە. هیوادارم لەو ڕۆژەدا زۆرترین ئەندام و چالاکوان ئامادەبوونیان هەبێ. ئێمە وەک ئەندامانی ڕێکخراوی داکۆ لە ئەنجومەنی مانچستەر هەستان بە چاپکردنی پۆستەرەکان و دەستپێکردنی ئامادەکاریەکان کە بۆ ساڵیادی خیانەتی 16 ئۆکتۆبەر لە شاری مانچستەر ڕێکخراوە. هیوادارم لەم ڕۆژەدا زۆرترین چالاکوانی باڵێز لە بەریتانیا ئامادە بن. لێبێ ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆ لە ئەنجومەنی مانچستەرەوە ئەمڕۆ هەستاوین بە چاپکردنی پۆستەکان دەستپێکردنی ئامادەکاری کە بۆ ساڵیادی خیانەتی 16 ئۆکتۆبەر لە شاری مانچستەر ڕێکخراوە. هیواداری زۆرترین چالاکوان ئەز باڵێز ئامادە بێت. سڵاتان لێبێ هاوڕان، من شاباس عومەر ئەندام و چالاکوان لە ڕێکخراوی داکۆ سەر بە ئەنجومەنی کاردیم. ئەمڕۆ لەگەڵ کاک سەرتیپی هاوڕێم هەستاین بە چاپکردنی پۆستەرەکانی بۆ خیانەتی 16 ئۆکتۆبەر کە بڕیارە خوایە خۆپیشاندانەکە لە شاری کاردیف لە ڕۆژی 15 مانگ بەڕێوە بچێت و هیوادارم هەر هەموو هاوڕێیان و چالاکوانان بێن بەشداری بکەن. کاک سەرتیپ گەتۆر قسەیەکت هەیە فەرموو. زۆر سپاس کاک شابازجان، میشەمان پەیامی کاک شابازمە ئینشەڵڵا هەموو چالاکوان و ئەندامانی داکۆ بەشداری ئەو خۆپیشاندان دەکەن. سڵاو هاوڕێیان ئەندامانی داکۆک، ئەنجومەنی لیدز ئامادەکاری تەواوی کردووە بۆ یادی 16 ئۆکتۆبەر و هەموو پۆستەرەکان پرنت کراون ئامادەکراون بۆ یادی خیانەتی 16 ئۆکتۆبەری بنەماڵەی تاڵەبانی، ئەو خیانەتەی کە بووە هۆی فرۆشتنی لە 151 خاکی هەرێمی کوردستان بە 8 شعبی تیرۆریست و عەرەبە شۆڤینیەکان. و لێرەشەوە داوا لە بەڕێستانەکەم کە لەو ڕۆژەیە هەموو ئەندامان بە تایبەتی ئەنجومەنی لیدز ئامادە بن بۆی بتوانین ئەو یادە بە باشترین شێوە بەڕێوە بەرین. سڵاوتان لێبێت ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆ لە ئەنجومەنی لیدز ئەمڕۆ هەستین بە چاپکردنی پۆستەرەکان و دەستپێکردنی ئامادەکاریەکان بۆ ساڵیادی خیانەتی 16 ئۆکتۆبەر لە شاری لیدز ڕێکخراوە. هیوادارین زۆرترین ئەندام و چالاکانی بە هەڵوێز لەو ڕۆژدا لە بەریتانیا ئامادە بن. ئەندامانی ڕێکخراوی داکۆ لە ئەنجومەنی نیوکاسڵ ئەمڕۆ هەستین بە چاپکردنی پۆستەرەکان و دەستپێکردنی ئامادەکاریەکان کە بۆ ساڵیادی خیانەتی 16 ئۆکتۆبەر لە شاری نیوکاسڵ ڕێک دەخرێت بە ئامانجی ئەنجامدانی
چالاکیەک لە بەرواری 15 ئۆکتۆبەری 2025 لە کاتژمێرێکی پاشنیوەڕۆ بە مەبەستی شەرمەزارکردنی سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە مافی ڕەوای گەلی کورد و تیرۆرکردنی هاوڵاتیانی کورد لە ناوچە جێناکۆکەکان لەلایەن میلیشیاکانی حەشدی شعبی و حکوومەتی عێراق لە ڕۆژی ئەو خیانەتەدا. بۆیە هیوادارین بەدەم ئەم بانگەوازەمانەوە بێن و لەو ڕۆژەدا زۆرترین چالاکوانی بە هەڵوێست لە بەریتانیا بەشداری بکەن و ئامادە ببن. سڵاوتان لێبێ، ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆ لە ئەنجومەنی گڵازگۆ ئەمڕۆ هەستاین بە چاپکردنی پۆستەرەکان دەستپێکردنی ئامادەکاریەکان کە بۆ ساڵیادی خیانەتی 16 ئۆکتۆبەر لە ڕێکخراوە لە شاری گڵازگۆ. هیوادارین لەو ڕۆژەدا زۆرترین چالاکوانی بە هەڵوێست ئامادە بن. زۆر سپاس.